إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدًا عبده ورسوله اللهم فصل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا وحبيبنا وقائدنا وشفيع قلوبنا ونور أبصارنا محمد رسول الله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أوصيكم عباد الله وإياي أولا نفسي بتقوى الله وإطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. دوای حەمد و سەنا و سپاس و ستایشێکی بێپایان بۆ خوای پەروەردیگاری جیهانیان و داواکردنی هەرچی درود و سەڵات و سەلام و بارانی ڕەحمەت و لێخۆشبوونە برژێ بۆ سەر خۆشەویستمان. قائد و گەورەی دنیا و قیامەتمان محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام و برژێ بۆ سەرگیانی گشتیار و یاوەران و شوێنکەوتانی ئەم پێغەمبەرە خۆشەویستەمان لەم ڕۆژە پیرۆزە لەم ساتە پڕخێر و بەرەکەتە. سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێت میوانانی ماڵی خوا. ئەمڕۆ پشتیوان بە خوای پەروەردیگار چەند حەق و مافێکی پیاوان کە لەسەر ئافرەتانیان کە لەسەر هاوسەرەکانیان هەیە باز دەکەین، تەمەنا دەکەین لە خوای پەروەردیگار کە خوای پەروەردیگار لێمان قبول بفەرمێت و ئێوەی بەڕێز و ئازیزیش سوودی لێوەرگرن. مافێکی تر و حەقێکی تری پیاوان کە لەسەر ئافرەتانیان هەیە پەروەردەکردنی منداڵەکانی ئەم پیاوەیە. ڕاستە ئەم منداڵانە هاوبەشن لە نێوان هەم پیاوەکە هەم ئافرەتەکە و بۆ پەروەردەکردنیش ئەرچی سەرشانی هەم پیاوە هەم ئافرەتە کە ئەم منداڵانە پەروەردە بکە. بەڵام زیاتر ئەم ئەرکە زیاتر ئەم پەروەردەکردنە دەکەوێتە سەرشانی ئافرەتان، لەبەر ئەوەی یەکەمیان زیاتر ئافرەت لە ماڵەوەیە، دووەمیشیان زیاتر منداڵ هۆگری داچی دەبێت و پیاویش لە دەرەوە کار و کەسابەت دەکات. جاری وا هەیە پێی ناکرێت زۆر کاتی خۆی بۆ پەروەردەی منداڵ تەرخان بکە، بەڵام ئافرەت پێچەوانەی پیاوەکەیە. دەبێ ئەم ئافرەتە ئەم منداڵانەی کە لە ژێر دەستی ئەم ئافرەتەن دەبێ پەروەردەیەکی ڕاست و دروستیان بکات. دەبێت فێری دین و دینداری و ئەخلاق و ڕەوشت و ئیمان و ئیسلامیان بکات. ئەرکە لەسەری ئەمە مافێکی پیاوە بەرامبەر بەم ئافرەتە، دەبێ ئەم ئافرەتە ئەم حەق و مافەی ئەم پیاوە نەفەوتێنێت. جا چ لە دنیا چ لەو کاتەی کە ئەم پیاوە وەفات دەکات ئەم ئافرەتە بە حەیا و بە ئەخلاقە لەسەر منداڵەکانی دەمێنێتەوە، بەڵام نابێت منداڵەکانی ئەم پیاوە بەڕەڵا بکات. نابێت بە دووریان بگریت لەو شتەی کە
خوای پەروەردیگار پێی ناخۆشە. بزانە ڕەسوولی نازدار پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام چ مژدەیەکی خۆشی داوە بە ئافرەتان، چ مژدەیەکی پیرۆزی داوە بە ئافرەتان کە منداڵی پیاوەکانیان پەروەردە دەکەن. پێغەمبەری ئەکرەم دەفەرمێت من عال جاريتين حتى تبلغ جاء يوم القيامة أنا وهو وصم أصابعه. پێغەمبەری ئەکرەم کە فەرموودەکە ئیمامی موسلیمە دەفەرمێ هەر ئافرەتێک یا هەر کەسێک دوو منداڵ چ کچ بن چ کوڕ پەروەردەیان بکات بە پەروەردەیەکی ڕێک و پێک، بە پەروەردەیەکی دیندارانە و مسلمانانە، پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک ئەم فەرموودە شیرینەی لە زارە شیرینەکەی هاتە دەرەوە، پێغەمبەری خوا ئاوای کرد کە هاتەینی وضم أصابعه فەرمی ڕۆژی قیامەت ئەم ئافرەتە چۆن ئەم دوو پەنجانە لە تەنیشتیەکا دەبن، ئاواش ئەم ئافرەتە لە ڕۆژی قیامەت لە بەهەشتا لە تەنیشت من دەبێ بە پەروەردەکردنی دوو منداڵ، بە تەربیەتدانی دوو منداڵ. ئەمە ئەرچی دایکانە، ئەمە حەقی ئەم پیاوەیە کە دەڵێ ئەی ئافرەت ئەم منداڵانە ئەمانەتی تۆ بن، پەروەردەیان بکە. بەڵام بەداخەوە ئێستا پیاوەکە ڕێک و پێک و ملتەزیمە، ئافرەتەکە منداڵەکان هان دەدا لە پیاوەکەی، ئەی پیاوەکە بمان بە دەرەوە، ئەی پیاوەکە هەموو خەڵک چۆتە دەرەوە، ئەی پیاوەکە من قەیران و مەیران نازانم، یاڵا سەیارەمان بۆ بگرە، یاڵا بمان بە دەرەوە. ئایا ئێمە چ قەیرانێکمان هەیە لەم کوردستانە؟ وەڵاهی قەیرانی پارەمان نییە، قەیرانی ئەخلاقمان هەیە، قەیرانی ئیمانمان هەیە، قەیرانی ڕەوشت و دینداریمان هەیە. ئەگەر قەیرانی داراییمان هەبێت چەند کەس لەم ڕۆژی نەورۆزەیە لە ماڵەکەی خۆی نەچۆتە دەرەوە، چەند کەس مناڵەکانی چوونە بۆ کانی ماسی و مەشروبیان خواردۆتەوە. ئەمە پەروەردەکردنی منداڵە. ئافرەت دەڵێ قەیرانە، مامۆستا بۆ باسی ئەم بارودۆخە ناکەی، ئەی بۆ باسی تۆ نەکەم کە چووی کراسێکت بە 5 وەرەقە کڕیوە تەنها بۆ چەند سەعاتێک. هەر کچەکانی ئێمەیە دەچێتە ئەم دەشت و دەرە خۆی ڕوت و قوت دەکا بە تەنیا لەژێر ئەم بارانە هەڵدەپەڕێ. ئەمە چ فەلسەفەیەکی تێدایە؟ ئەمە چ دینداریەتێکە؟ ئەمە چ پەروەردەیەکە؟ ئەی ئافرەت تۆ کەی مناڵەکانت پەروەردە کردووە؟ چێ قەیرانی دروست کردووە؟ با لەگەڵ یەکا ڕازگۆ بین، با فێڵ لە یەکترا نەکەین. چێ تایەکانی دەسووتان؟ چێ بوو تەقەی دەکرد؟ چێ بوو بە بۆنەی بردنەوەی فەریقەکەی ئەو شەڕە تەقەی دەکرد؟ چێ بوو لە سێتەڕەی هەولێر لەبەر مەشروب خواردنەوە بوو بە شەڕی چەند برایەک؟ چێ ئەم شتانە دەکا؟ حکومەت بە تۆ دەڵێ بڕۆ تایە بسۆتێنە بۆ ئەوەی ژینگە پیس بێت؟ حکومەت بە تۆ دەڵێ کاتێک بەرشلۆنە دەباتەوە تۆ تەقە بکە؟ هەڵە لە چێیە؟ هەڵە لە حکومەت نییە، هەڵە لە ئێوەی ملەتە، هەڵە لە ئێمەی بەناو موسڵمانە. کوا ئەخلاقی با و باپیرانت؟ کوا ڕەوشتی دایک و خوشکانت؟ بۆکوێ چوو ئازیزان؟ لە شەوی نەورۆز لەگەڵ ڕێزم ئەوان کەسابەت دەکەن، برا قەسابەکان وەکو یەکێک باسی کرد سعات 2 شەو چۆتەوە، دەبی کاکم ئیلا گۆشت بکڕی بۆ ڕۆژی نەورۆز.
ئەگەنا ڕەمەزانەکەی قبول نییە، ئەگەنا جێژنەی ڕەمەزانی قبول نییە، جێژنی قوربان، ئەمە کەی جێژنە ئازیزم؟ بۆ حیلە لە خۆت دەکەی؟ بۆ ئاگات لە دینت نییە؟ بۆ ئاگات لە ئەخلاقت نییە؟ بۆ ژینگەی وڵاتت پیس دەکەی؟ وێنەیەکمان دی باران نم دەبارێ لە ناو قوڕولی تاو، لایلۆنیان لەگەڵ خۆیان بردیە، لەسەر سەری خۆیان داناوە لە ژێر لایلۆنەکە نان دەخۆن. تخوا ئەمە چ خۆشی و تام و لەزەتێکی تێدایە؟ ئەمە چ خۆشیێکی تێدا؟ تۆ کچەکەت بەڕەڵا بکەی، ڕوت و قوت بکەی، ببێ ئەم دەشت و دەرە. مامۆستا بۆ چوونە دەر حەرامە؟ بەڵێ بەو شێوازە حەرامە. بۆ گوناحە؟ بەڵێ بەو شێوازە گوناحە. بۆ قەدەغێ؟ بەڵێ. ئەگەر موسڵمانی حەرامە، ئەگەر موسڵمانی لەسەر دینی جوولەکە و گاورەکانی حەرام نییە بڕۆ دەرەوە. بەسە موسڵمان 5-6 منداڵی تەمەن 7-8 ساڵ بە یەکەوە 8-9 منداڵێک ئەنواعی مەشروبیان لە پێش خۆیان داناوە. ئەمانە دایک و باوچیان نییە چییە؟ فێری حەشیش خواردن و فێری سیکۆتین و فێری لیواتە بووینە منداڵەکانمان. بران بۆ ئاگاتان لە منداڵەکانتان نییە. پیاوەکە ئاگای لێ نییە لەبەر دونیا. ئەی تۆ ئافرەت، تۆش لەبەر عیبادەت یان لەبەر چوونە دەرەوە و ساڵۆن، بۆ ئاگات لە منداڵی پیاوەکەت نییە. ئەو ئەخلاق و ڕەوشتی لە دەست خۆی داوە، تۆ لە دەست خۆتی مەدە. یاڵڵا مەردی خوا بە. پێغەمبەر بەهەشتی بۆ تۆ داناوە، فەرمی وەڵڵاهی لەگەڵ منە لە بەهەشت ئەوەی ئەم منداڵانە پەروەردە دەکا بە پەروەردەیەکی ڕێک و پێک، بە پەروەردەیەکی مسلمانانە. والمرأة راعية في بيت زوجها ومسؤولة عن رعيتها. ئەم ژنە بەرپرسە، ئەمام الله گوناحبار دەبی ئەگەر ئێقەی مێردەکەت بگری. پیاوەکە هەموو خەڵک ڕۆوی لە گەڕەکی مەکەس نەما. لا إله إلا الله. هەموو خەڵک کافر بوو دەبی تۆش کافر بی؟ هەموو خەڵک بە دوای بەڕەڵایکەت دەبی تۆش بە دوای بکەوی؟ ئەی مامە حاجی، ئەی مامۆستا، تۆزێک ئەخلاق برا. هەردامە بەزە قەیرانە قەیران. وەڵڵاهی هیچ قەیران نییە کاکە. وەڵڵاهی یەک مشکی لە قەیرانی داراییمان نییە. قەیرانی بە ئەخلاقیە، قەیرانی ئەخلاق و ڕەوشمان هەیە. سەیری ئەو هەموو سیارەکە، ئەم بەنزینە لەکوێ هات؟ ئەو هەموو گۆشتکڕینە لەکوێ هات؟ بە 15-16 هەزار سڕەی گرتووە تا سعات 2 شەو. قەیرانی چی؟ هاری چی؟ بۆ دەتانەوێ یعنی لێرە مامۆستایانی ئاینی تووشی هەڵوێستێکی وا بکەن؟ وەڵا مامۆستا حەق ناڵێ، وەڵا خەتاوی مامۆستایەکانە، وەڵای خەتاوی میلەتە. هیچ خەتاوی حکومەت نییە. حکومەت لەو پەڕی باشیدایە، خەلەل لە ئێوەی میلەتە. ئێوەی میلەت خەلەلتان هەیە. بگەڕێوە برای خۆ، تەوبە بکە. کاکم تووڕەش دەبی، مامۆستا ئەدی جێژن نییە. جێژنی چ کاکە جێ؟ ئەم پروپاگەندە، ئەم ئەفسانەیە، ئەم درۆ و دەلەسەیە جێژنی چ؟ موسڵمان دوو جێژنی هەیە، قوربان، ڕەمەزان. تەواو. حەق و مافێکی تر هی پیاوان لەسەر ئافرەتان پاراستنی شەڕەف و ناموسی پیاوەکەتە. لەو کاتەی کە پیاوەکەت لە ماڵەوە نییە یان سەفەر دەکات، جا چ بۆ توجارەت بێت، چ بۆ خوێندن بێت، چ بۆ ئیشێکی تری شەرعی بێت، ئەم ئافرەتە لە ماڵەوە ئەرکە لەسەری، واجبە لەسەری شەڕەف و ناموسی ئەم پیاوەی بپارێزی، یعنی هی خۆی، چکە شەڕەف و ناموسی ئەم ئافرەتە هی پیاوەکەیە. خوا نەخواستە دوور لە ئێمەی موسڵمان ئەگەر ئافرەتێک مرد بکە، چەند منداڵی هەبێ، ئیشێکی خراپ بکە، کەس ناڵێ کچی فڵان کەسی، دەڵێن ژنی فڵانە کەسی، ناموسی فڵانە کەسی. دەبێ ئافرەتان ئاگایان لەمە بێت شەڕەف و ناموسی ئەم پیاوە کە ئەمانەتێکە کە پێت دەڵێت ئەی ئافرەت دەچمە ئەم سەفەرە، شەڕەف و ناموسی من بپارێزە.
إن الله كان عليكم رقيبا ناکرێ هەر پیاوێک لە چۆ دەرەوە سەفەری کرد مراقیبێک دانێ شورتەیەک دانێ بزانی خێزانەکەی چی دەکا بەڵام گەورەترین مراقیب کە ئاگاداری هەموو کار و کردەوەکانمانە خوای پەروەردیگارە خوا مراقیبە لەسەر ئەو ئافرەتە پێغەمبەری ئەکرەمیش دەفەرمێ عليه الصلاة والسلام یەکێک لەو حەق و مافانەی کە پیاو لەسەر ئافرەتەکەی خۆی هەیە دەفەرمێ وئیذا غیبت عنها حەفیظەکە لنەفسیها ومالکە کاتێک مێردەکەت پیاوەکەت لێت بزر دەبێ سەفەر دەکات ئەرکە لەسەر ئەم ئافرەتە حیفظی شەرەف و ناموس و کەرامەتی ئەم پیاوەی بکە هی ئەم مێردەی بکات ئەمام الله ڕۆژی قیامەت بەرپرسە دەبێ دامێنی دەبێ ناموسی دەبێ هەموو شتێک کە ناشەرعیە بپارێزیت لەبەر ئەوەی ئەمانەتێکە ئەم مێردە بە ئەمانەت ئەم ئافرەتەی لە ماڵەوە داناوە خوای پەروەردیگاریشی کردۆتە مراقیب لەسەر ئەم ئافرەتە پێغەمبەریش دەفەرمێ عليه الصلاة والسلام لا يخلون رجل بامرأة إلا ومعها ذو محرم رواه مسلم هیچ ئافرەتێک با بەتەنیا نەبێ ئیلا مەگەر مەحرەمێکی لەگەڵ بێ لە ماڵەوە بێ لە سەفەر بێ لە دەرەوە بێ لە دەشت و دەربێ لە سەیران بێ لە هەر شوێنێکا بێ ئافرەت نابێ لەگەڵ پیاوێکی نامەحرەم بێ ئیلا دەبێ مەحرەمێکیان لەگەڵ بێ چکە شەیطان دەبێتە هی سێمیان لەو ڕێگایەوە شەیطان زەفەر بەم ئافرەتە دەبات و تووشی هەڵەی دەکات و شەرەف و هەتچی پیاوەکەش دەبات شەیطان بە ڕێگایەک لە ڕێگایەکان بۆی دێتە مەیدان بۆی دێتە سەنگەر تا لە خشتەی دەبات ئەرکە لەسەر ئەم ئافرەتانە ئەم شەرەف و ناموسی پیاوەکانیان بپارێزن حەق و مافێکی تری پیاوان لەسەر ژنان لەسەر ئافرەتان نەچوونە دەرەوە سەفەر نەکردن بۆ تەعزیە بێ بۆ سەردانی نەخۆش بێ حتا بۆ لای دایک و باوکیشی بێ بەبێ ئیذنی مێردەکەی بەبێ ڕێگا پێدانی پیاوەکەی نابێت ئافرەت لە ماڵەوە بچێتە دەرەوە پێغەمبەری ئەکرەم دەفەرمێ عليه الصلاة والسلام إن المرأة إذا خرجت من بيتها وزوجها كارهة لعنها كل ملك في السماء وكل شيء مرت عليه غير الجن والإنس حتى ترجع رواه الطبراني پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام ئەمە بۆ چییە حیکمەت چییە کە پێغەمبەری خوا ئاوا بە توندی دەڵێت ئافرەت نابێت بەبێ پرسی پیاوەکەی لە ماڵ بچێتە دەرەوە و ئەگەر چۆ دەرەوە پیاوەکە پێی ناخۆش بوو واتە گوتی ئەی ئافرەت مەچوو بۆ ئەم شوێنە بۆ ئەم سەفەرە بۆ ئەم تەعزیەیە بۆ لای دایک و باوکت پیاوەکە پێی ناخۆش بوو ئەم ئافرەتە چوو بە قسەی پیاوەکەی نەکرد مەلایکەتانی خوا نعلەتی لێ دەکەن نەفرینی لێ دەکەن حتا دێتەوە ماڵەوە حتا دێتەوە لای مێردەکەی لای پیاوەکەی هەموو شتێک نەفرین و نعلەت لەم ئافرەتە دەکەن پێغەمبەری خوا دەفەرمێ نابێ ئافرەت بەبێ ئیزنی پیاوەکەی حتا سەردانی دایک و باوکیشی بکە لەوانەیە خەڵکانێک بڵێن چۆن ئیسلام ئاوا توندە چۆن پرسیارێک دەکەین لە واقعی خۆمان باشە دەکرێ کابرا مۆزەفە لە دایرەیەک بە کەیفی خۆی بچێتە دەرەوە و بێتەوە سێ چا ڕۆژ بچێ و نێ بێت و نێ غایب بێ مدیری دایرەکە محاسەبەی دەکات بۆی ئیلتیزامات هەبێ بە دایرەکەوە بۆی گەورە و گچکایەتی هەبێ ئافرەتیش وەکو پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام پیا و گەورەی ماڵەوەیە جاگە ئافرەت هەر بە کەیفی خۆی چوو هات هیچ حیساب و کتابێکی بۆ پیاوەکەی نەکرد ئەمە فەوزا دروست دەبێ نابێ دەبێ پرسی پێ بکە و دەبێ بە گوێشی بکە نەک بەس پرسی پێ بکە وەڵڵاهی پیاوەکە پێت خۆش بێ و پێت ناخۆش بێ هەر دەچم بۆ دەچی ئاخر پێغەمبەری خوا ڕازی نییە
پێی دەڵێ ئەی ئافرەت مەچوو، پێم باش نییە، مەسلەحەتی دین و دنیا ئاوایە تۆ نەچی. ئەی پیاوەکە بەخوای خوشکم هاتیە، هیچ حساب بۆ قسەکەی تۆ ناکەم. هەم دڵی پیاوەکەی دێشینی، هەم بزانە خوای پەروەردیگاریش لە خۆی حادث دەکا، هەم خوای پەروەردیگاریش بە تاوانبار لە قەڵەمی دەدا. گوێ بگرین بۆ ئەو ئافرەتەی کە بەهۆی بەگوێکردنی مێردەکەی خوای پەروەردیگار لە باوکی خۆش بوو. بچینە خزمەت شاری مەدینە، شارە شیرینەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئافرەتی ئیماندار، ئافرەتی خواناس، ئافرەتی بە ئەخلاق، ئافرەتی ڕەوشت بەرز، ئافرەتێک کە پێغەمبەری بووێ، ئافرەتێک کە خوای پەروەردیگاری بووێ، ئافرەتێک کە بەهەشتی بووێ. لەگەڵ من بن با بچین بۆ مەجلیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، با سەفەرێکی ڕوحی بکەین بۆ شارە شیرینەکەی پێغەمبەری نازدارمان. پیاوێک دەچێتە سەفەر بە ئافرەتەکەی دەڵێ ئەی ئافرەت نەچیە دەرەوە لە ماڵ، ئەی ئافرەت من چەند ڕۆژێک تاخیر دەبم نەچیە دەرەوە. بە پیاوەکەی دەڵێت بەڵێ ئەی پیاوەکەم، کە پیاوەکەی دەڕوات و لێی بە دوور دەکەوێتەوە، باوکی ئەم ئافرەتە نەخۆش دەکەوێ، هەواڵ دێ بۆ ئەم ئافرەتە دەڵێن باوکت نەخۆشە، ئەم ئافرەتە ناڵێ وەڵاهی پیاوەکەم ئاگای لێ نییە، وەڵاهی بەگوێی پیاوەکەم ناکەم دەچۆم لەبەرەوەی باوکم نەخۆشە. کەسێک دەنێری بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، یا ڕەسوڵ الله، پیاوەکەی من بەمنی گوتووە لە ماڵ نەچیە دەرەوە، من سەفەر دەکەم، ئێستاش باوکم نەخۆشە، ئیزن دەدەی لە جیاتی مێردەکەم سەردانی باوکم بکەم؟ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی طاعەتها لزەوجها خەیر من زیارەتها لئەبیها. بەگوێکردنی مێردەکەی خێرترە لەوەی سەردانی باوکی بکات. چەند سعاتێکی تر پێ دەپەڕێ، دیسا باوکی دەیەوێ هەوزینگ دێنێت و دەبا، باوکی خەریکە وەفات دەکا، قاسیدێک دێ بەم ئافرەتە دەڵێ ئەی ئافرەت باوکت خەریکە بمرێ، حەزی لێ بتبینی لە ئاخری لەحزەی ژیانە. ئەم ئافرەتە دەڵێ وەڵاهی تا ئەمری پێغەمبەرم پێ نەبێ، وەڵاهی تا پێغەمبەر لە جیاتی پیاوەکەم ئەمرم پێ نەکە، وەڵاهی سەردانی باوکم ناکەم. بۆ جاری دووەم کەسێکی تر دەنێری بۆ لای پێغەمبەری خوا، یا ڕەسوڵ الله، باوکم هەوزینگ دەکا، حەز دەکەم سەردانی بکەم. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام طاعەتها لزەوجها خەیر من زیارەتها لئەبیها. ئەمە سەمع و طاعەیە، ئەمە بەگوێکردنە. ئەی خوشکی خۆم، واللهی بەگوێی مێردت بکەی، قسەی مێردت نەشکێنی، زۆر خێرترە لەوەی سەردانی باوکت بکەی، با لەسەر هەوزینگیش بێ. بزانە ئەمە گەورەیی، ئەمە نیزامی ئیسلامە، ئەمە پەروەردەی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. باوکی بچێتە بەهەشت باشترە یان ئەم ئافرەتە زیارەتی بکا بیبینێ مێردەکەی لێی بڕەنجێ، خوای پەروەردیگاریش لێی بڕەنجێ، کامەی باشترە؟ نەخێر با باوکی بچێتە بەهەشت. جاری سێم وەفات دەکا باوکی ئەم ئافرەتە، دەڵێن نەمان شاردۆتەوە ئەگەر بێی بە مردی بیبینی پێش ئەوەی ژێرخاچی بکەین. وەڵاهی دەڵێ بۆ جاری سێمیش دەبێ بە دوای پێغەمبەری خۆیان بنێرم. کەسێک دەنێری یا ڕەسوڵ الله، باوکم وەفاتی کرد، خەریکن بینێژین و ژێرخاچی بکەن، ئیزن دەدەی بچم سەر لە باوکم بدەم بە مردوی؟ پێغەمبەری خوا فەرمی طاعەتها لزەوجها خەیر من زیارەتها لئەبیها. گوتی یا ڕەسوڵ الله، وەڵاهی قسەی تۆ ناشچێنم، وەڵاهی قسەی پیاوەکەم ناشچێنم. ئیدی پیاوەکەیان شاردەوە. پێغەمبەری خوا کەسێکی نار بۆ ئەم ئافرەتە، گوتی مژدە بدەن بەو ئافرەتە، وەڵاهی خوای پەروەردیگار ئەم باوکەی ئەم پیاوەی بردە بەهەشت بەهۆی ئەوەی ئەم ئافرەتە گوێڕایەلی مێردەکەی بوو، لە قسەی مێردەکەی نەچۆ دەرەوە. وەڵاهی بەواستەی ئەمە خوای پەروەردیگار داخیلی بەهەشتی کرد. یا ربی خوا ڕەحمان پێ بکەیت، یا ربی خوا ئەو بەهەشتەمان بە قسمەت بکەیت، یا ربی خدا لە خۆشی و لە خۆشیەکانی بەهەشت بێبەشمان نەکەی. خوا کوردستانمان بۆ ئاوەدام بکەی، خوا هەر کەسێک دەوێ بێدینی، خوا هەر کەسێک دەوێ ژینگەی کوردستانمان بشێوینی،
خوایە هیدایەتی بدەی، خوایە ئەگەر شایەنی هیدایەت نەبێ خوایە لە ناوی بەری، خوایە کەسێکی عادلمان بۆ بنێری، خوایە ڕحم بە مردوانمان بکەی، خوایە هیدایەتی گەنجانمان بدەی، خوایە شیفای نەخۆشانمان بدەی، خوایە ئەوەی قەرزدارە قەرزەکەی بۆ ئاسان بکەی، خوایە قەرزەکەی بۆ بدەیتەوە، خوایە ڕحم بە هەموو لایەکمان بکەی، خوایە هەموو لایەکمان بجێڕیەوە ژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله، ژێر ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. خوایە ئەو ناخۆشیەی ئەو ناڕحەتیەی لەسەر میلەتی ئێمە هەیە، لەسەر هەموو موسڵمانان هەیە، خوایە لەسەر موسڵمانانی لابەری، خوایە ئەو ئاگر و ئاسنەی کە لەسەر برا موسڵمانەکانمان هەیە لە بۆرما، لە سووریا، لە مووسڵ، خوایە لەسەریان لابەری، خوایە ئەوانەی بەدەستی زاڵم دەکوژرێن خوایە بە شەهیدیان لە قەڵەم بدەی. آمين آمين والحمد لله رب العالمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.